ئەم کاتتان باش بەخێربێن بۆ چانێڵی Learn and Explore. داواکاریکی زۆر کرابوو کە ڤیدیۆیەک یان چەند ڤیدیۆیەک لەسەر پریپۆزیشنەکان بکەم بۆیە منیش بڕیانمدا کە چەند ڤیدیۆیەک لەسەر بابەتە بکەم. ئەم بابەتی ئەمڕۆ بە دوو بەش بڵاوێکەمەوە. لە بەشی یەکەمدا باسی سێ لە پریپۆزیشنەکانەکەم کە لەگەڵ کاتە بەکارهێنرێت و لە بەشی دواتردا باسی هەمان ئەم سێ پریپۆزیشنە ئەکەم بەڵام لە کاتێکدا کە لەگەڵ شوێنە بەکاربهێنرێت. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم پریپۆزیشن on لەگەڵ ڕۆژەکانی هەفتەدا بەکارهێنرێت. I go to the mosque on Friday. I go to the mosque on Friday. واتە ڕۆژی جومعە ئەڕۆم بۆ مزگەوت. Mosque واتە مزگەوت. لێرەدا on لەگەڵ یەکێک لە ڕۆژەکانی هەفتەدا بەکارهێنراوە کە جومعەیە. بۆ هەر یەکێک لە پریپۆزیشنەکان تەنها یەک ڕستە ئەنووسم ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو توان لە کۆمنت پێم بڵێن. دووەم پریپۆزیشن at لەگەڵ کاتەکانی ڕۆژدا بەکارهێنرێت. بۆ نمونە نیوەڕۆ، بەیانی، ئێوارە، شەو، نیوە شەو یان لەگەڵ کاتدا بەکارهێنرێت. بۆ نمونە سعات 4 سعات 5 لەگەڵ ئەوانەیە بەکارهێنرێت. بۆ نمونە ئەڵێن The meeting starts at 4 o'clock. The meeting starts at 4 o'clock. واتە کۆبوونەوەکە لە کاتژمێر 4دا دەست پێیەکات. باڕستەیەکی تریش باس بکەین بۆ ئەمەیان کە ئەڵێن His father got angry at him because he came back at midnight. His father got angry at him واتە باوکی لی تووڕەبوو because he came back at midnight. لەبەرەوەی نیوە شەو هاتەوە. Midnight واتە نیوە شەو کە سعات 12 شەوەکات. سێم preposition in لەگەڵ مانگەکان، ساڵەکان و لەگەڵ وەرزەکانی ساڵدا بەکارهێنرێت. بۆ نمونە ئەڵێن It rains in winter. It rains in winter. واتە لە زستاندا باران ئەبارێت. یان ئەڵێن I was born in 1990. I was born in 1990. واتە لە ساڵی 1990 لەدایک بووم. بەم شێوەیەش بەشی یەکەم کۆتایی هات. چاوەڕوانی بەشی دووەم بن. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و شێری بکەن و چی لێ ئەکەن لێی بکەن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. ئەگەرتانەت ئاگادار بکەن و کاتێک ڤیدیۆی نەدانین Do not forget to subscribe. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.